بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی. ماکەرۆنی دۆلفینسی نییە. بەدڵی نییە چونکە دۆلفینسی نییە. دۆلفینسی سڵاوتان لێبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشەویستانم لە هەر شوێنێکن جوانترین سڵاوتان لێبێت. ئازیزانی من پرۆگرامی ئەمڕۆمان کەمێک جیاوازتر لە پرۆگرامەکانی دیکەیە. ئەمڕۆ خاتونێکی دەزڕەنگینمان لەگەڵە تەرزەخان کە شیرینیمان بۆ ئامادەکات. ئێمە ئەزانین لە مانگی ڕەمەزاندا چونکە ماوەیەک چەند کاتژمێرێک بە ڕۆژوو ئەبین زۆر ئیشتیهامانەکرێتەوە، دواتر حەزمان لە شیرینیە لەگەڵ خوانەکانمان هەبێت، بۆیە زۆر پێمان خۆش بوو لە پرۆگرامی ئەم ساڵمانە زیاتر گرنگی بە شیرینیش بین، ئامادەکردنی شیرینی. خۆشەویستان، تەرزەخان ئەمڕۆ شیرینی خشخشمان بۆ ئامادەکات. پێکەوە دەچینە لای بابزان ئەو کەرەستانە چین لە شیرینیەکەماندا ئەمڕۆ بەکاری دەهێنێت و بۆ هیوام ئێوەش لە ماڵەکانتان دروستیکەن و سوودی باشی لێ ببینن. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سڵاوی خۆی گەورەتان لەبێ بینەرانی بەڕێز. ئەم ڕۆژ لە بەرنامەی خوانی ڕەمەزان هاتوونەتەوە لاتان بۆ دروستکردنی شیرینیەک بە ناوی خشخش. من تەرزا ئەمڕۆ لەگەڵتانە بم بە هیوام کە سوودێکی باشتان پێ بگەین و بتوانن قازانجی هەبێ بۆتان و خۆتان لە ماڵەوە دروستی بکەن. ئەمڕۆ شیرینیەکەمان ناوی خشخشە. ئەو کەرەستانی کە پێویستمانە شیری خستە. شیری خست خۆی بە ئامادەکراوی لە مارکێتەکانە هەیە، بەڵام ئێمە لێرە ئەمڕۆ خۆمان لەبەر دەستمانانیە خۆمان دروستیەکەین. ئەویش بە کوپێک شەکر، کوپێک شیری وشک لەگەڵ تقریبا نیو کوپ لە قیاسەکانمان هەمووی بەم کوپانەیە ئەتوانن بەکاری بێنن، لە بازاڕەکانە هەیە هەرزانیشە. نیو کوپ ئاوی گەرم لەگەڵ تقریبا 50 گرام کەرە ئەتوانین بەوە خۆمان شیرە خستەکە دروست بکەین. لەگەڵ شێرەی پاکستانی، جێلی کارامێل لە بازاڕە هەیە، کوپێک لە کرێم شانتی، خامە، قشتە لە هەموو شوێنێکا دەستەکەوێ هەرزانە، تقریبان بە پاکت هەیە، هەمووتان ئەزانن پاکەتێکیەوە. ئەم شیرەش بۆ تەڕکردنی بسکیتەکە بەکارەهێنرێ، بسکیتی سوێر بەکارەهێنین. ئێمە هەر جۆرێکی تر کە خۆتان پێتان خۆشە ئەتوانن بەکاری بێنن. ئێمە ئێستا ئەم بسکیتەمان لەبەردەستایە بۆیە ئەمە بەکارەهێنین. ئێستش دەستەکەین بە دروستکردنی شیرە خستەکە. کوپێک شیری وشک، کوپێک شەکر، گەڵ ئاوە گەرمەکە. ئەتوانین بەدڵی خۆشت تامی تێکەی، مەسەڵەن ئەتوانی ڤانێلای تێکەی بۆی کەمێک تامی ڤانێلا بدا، بەڵام من هیچی تێ ناکەم چونکە ئەوانەی تر خۆیان هەمویان شتی لەگەڵا. ئەم شیرە ئەگەر زانیمان خەستە، یعنی زۆر جار خەست دەرەچێ، قیاسی ئاوەکە ئەتوانی تۆزێک زۆرترکەی. ئێستا ئەوەی من زۆر خەست دەرچۆ چونکە دوایی ئێستا گەرمە، دوایی کە سار دەبێتەوە خۆی خەسترە بێتەوە. ئێمە توانین تۆزێک ئاوی تری تێ بکەین بۆی خەستیەکەی کەم بێتەوە.
دوای کە ئەمەمان دروست کرد داێنین تا تۆزێک سار دەبێتەوە چونکە ئاوەکەی گێرمە کە سار بۆ خۆی خەست دەبێتەوە بەڵام لە پێشا بێ بیکەینە ناو شتێکەوە چونکە کە خەست بۆەوە ناتوانین بیکەینە شتی ترەوە. ئەجا ئەم شێرەی پاکستانیا لە پێشا من بۆ خۆم ئێستا سوورم کردوتەوە ئەنی لە ناو تاوەیەکە بەبێ ڕۆن و بەبێ هیچ شتێک هەیە ڕۆنەکەری تێەکە کە ئاساییە هەر کەسە بە جۆرە دروستێکە تامی ڕۆنەکەرەکە ئاگرێ. من ئێستا بەبێ ڕۆنەکەرەکە حازرم کردووە ئەکەیتە ناو تاوەیەکە و تەنها سووریەکەیتەوە هیچی تری لێ ناکەیت. ستەش کەرەستەکانی تر تێکەڵەکەین کرێم شانتێکە خامە لەگەڵ جەلی کارامێل ئەمە خۆی بە حازری لە بازاڕە هەیە بە دووسێنەوە هەیە خۆی شلە هەشە بە جێلی هەیە کە خەستە و ئەبێ خۆشلیکەیتەوە سێ ئێمە خۆمان خەستەکەمان هەیە ئەمە شلمان کردوێتەوە بە ئاو. کەمێکیش لە شیرە خەستەکەی کە دروستمان کرد. ئەمە خۆی هەموو ئەتوانی بە قیاسە دەینی بەڵام من چکە زۆر دروستم کردووە ئەنی قیاسەکان هەمووی بە چاوەزانم کە چەندێکی تێ بکەم و چەندێکی تێنەکەم. ئەم سۆسی کە بۆی ئامادەکەین جاری وا هەیە خەز دەرەچێ ئەگەر زانیتان خەز دەرچوو ئەتوانین تۆزێک شیری تێ بکەین ئەگەر نا خۆی بە سۆسی کارامێلەکە و بە خامەکە بۆ خۆش لەبێتەوە بەڵام ئەگەر زانیتان زۆر خەستە ئەتوانین تۆزێک شیری تەڕی تێ بکەن. خۆشەویستان ئێستا سۆسەکەمان حازرە بینە سەر دروستکردنی خشەکەمان بە تەواوی. بۆی ئەم پسکیتە کە دایانێن لێرەیە یەکەم جار کە ئەم سۆسە ئەکەینە سەری پسکیتەکان ئەجوڵێن بۆ ئەوەی نەجوڵێ کەمێک لە سۆسەکە کەینە بنی قاپەکەوە ئەشتوان تینەکەن بەڵام ئاوا ئاسانترە. پاشان ئەم پسکیتانە بە شیرەکە تەڕەکەین خۆشەویستان بێگومان لە مانگی ڕەمەزانە ئەمە کاتێک کە بە ڕۆژۆ بین شتیای خواردنمان زۆرە بێ ئەنی هەر خواردنەکەکەوێتە بەرچاومان پێمان خۆشە تامی بکەین. دوای ڕۆژبوونێکی زۆر و نەخواردنی ئاو خواردن و شیرینی و بێگومان شیرینیش خۆشە ئەتوانن تاقیکەنەوە خۆتان لە ماڵەوە دروستیکەن زۆر بە ئاسانی لە جاتی ئەوەی ئەچن لە بازار حازریەکڕن زۆر جار هەیە تامەکانتان بەدڵ نابێ ئەتوان خۆتان بە هەر جۆرێک پێتان خۆشە دروستی بکەن.
کاتێک کە چینێک لە بسکیتەکەماندانا دوای ئەوە تەبەقەیەکیش لە سۆسەکەدا ئەنین ئیکەینە سەری کەمێکیش لە شێعریەکە کەم زۆر ناچووکە دوای بۆ بەشی سەرەوەی زۆرمان پێویستە بێ بەم شێوەیە بەردەوامە بین تاوەکو سێ چین یا چوار چین ئەتوانین بیکەین بەپێی خواستی خۆتان و ئەو پسکیتەی بەکارهێنن من ئێستا پسکیتەکەم تەنکەکانە ئەتوانم هەتا 4 تەبەقەش بڕۆم بەڵام پسکیت هەیە کەمێک لەوە ئەستورترە ئەتوانن ئەوە بە 3 تەبەق بیکەن چووکە وشکە بێت خشخش خۆی شیرینیکی تۆزێک وشکە خۆشەویستان ئەوە ئەگەینە کۆتایی ئامادەکردنی شیرینیەکەمان زۆر کەسەیاڵە بۆچی پسکیتی سوێر بەکارەهێنی کە لەوانەیە سوێر دەرچێ یان تامی ناخۆش بێ بە ئەکسەوە نییە چونکە ئەو کەرەستانەی تر کە بەکارهێنین هەم کارامێلەکە هەم خامەکە هەم کرێم شانتیەکە ئەوانە هەمویان خۆیان تامێکی شیرینیان هەیە لەگەڵ پسکیتە سوێرەکەیە هاوسەنگە بێ بۆیە پسکیتی سوێر تامی خۆشترە بێ لەگەڵ یا بەڵام پسکیتەکانی تر شیرینیەکەی زیاترە بێ هەیە حەزی لە شیرینیە بەڵام حەز ناکا شەکری زۆر بێ ئەم شیرینیە لەوانەیە کە شەکری زۆر نییە و زۆر کەسیش پێی خۆشە خۆشەویستان لە چینی کۆتاییە ئێمە ئەم شێریە هەمووی ئەکەین بەسەریا زۆر جار هەیە ئێمە لێرە خۆمان من خۆم دروست یەکەم و ئەیفرۆشم هەندێک مشتریە ئەڵێ ئەمە چیاڵە خشخشە ئەڵێم بۆچی پێڵەن خشخش منیش نازانم بەس پێمە بێ لەبەر ئەوەی کە ئەم شێری وشکە کاتێک کە دەستی لێیە ئەی خۆی خشەیەکی لێوەیە لەبەر ئەوە ناوی لێنراوە خشخش نیژوان پێڵام تر بەوە قەناعەتەکەن بەڵام پێم وابێ هەر لەبەر ئەوەشە بالا خۆشەویستان ئێستاشەوە ئامادە بوو شیرینیەکەمان بۆ ڕازانەوەشی هەر لەو کارامێلی کە بەکارمانەیەنا ئەتوانین ئیسفادە بکەین بە هەر شکڵێکی کە خۆتانەتانەوێ ئەتوانن بیڕازێنەوە ئەم شیرینەمان بەشی 9 نەفەر ئەکات کە قاژەکانی بچووکتریش بێ خۆتان ئەتوانن بەشی زیاتر بکەن ینی چونکە شیرینیەکە قورسە بەڵام من لێرە ئەیکەم بە 9 پارچەوە سەش ئەوە شیرینیەکەمان ئامادە بوو هیوادارم بە دڵتان بوو بێ سووتان لێ وەرگرت بێ و لە ماڵەوە بتوانن دروستی بکەن لەگەڵ ئەم شیرینیەشە ئەتوانی خواردنەوەیەک ئامادە بکەین ئێمە لێرە قاوە دروستەکەین ئێوە لە ماڵەوە ئەتوانن بە شیرەوە بە چاوە بە هەر شتێکی تر کە خۆتان پێتان خۆش بێ ئامادەیکەن بەڵە خۆشەویستان گەشتنە کۆتایی بەرنامەکەمان کە دروستکردنی شیرینی خشخش بوو ئەم شیرینیە کاتێک کە ئامادەیەکەین پێویستی بە 3 تا 4 سەعاتە لەناو سەلاجەیە داینین تاوی کە پسکیتەکەی نەرم بێتەوە و خۆی بگرێ ئەمەش نمونەیەکە کە پێشتر خۆمان بە ئامادەکراوی دامەناوە پێشتر دروستم کردو ئامادەم کردووە ئەتوانین لەگەڵ قاوەیە بیخۆینەوە و نوشیدانتان بێ تا بەردامەیەکی تر بە هیوای دیدار ئیشەڵڵا شیرینیەکی خۆشتر دروست دەکەین و ئەگەڕێمە وڵاتان و شتی زیاترتان فێرەکەین
بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی. ئەوە چییە؟ خۆچای دۆلفینسی نییە؟ بەدڵی نییە چونکە دۆلفینسی نییە. دۆلفینسی